الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. جنات الميم ثمانا تقوى ينببرنا متنجانا لا بعدي نقلوت كليت وجاجنا تقوى ينببرنا متنجانا لا بعدي نقلوت كليت وجاجنا بسم الله الرحمن الرحيم. لەمبەر بەیانی پیرۆزەی جەژنی پڕ بەرەکەتی ڕەمەزاندا پیرۆزبایی تایبەتیم هەیە بۆ هەموو ئەو خۆشەویستانەی کە لە هەر شوێنێکی ئەم دنیادا لە دەرەوەی هەرێمی کوردستان دەژین. جەژنتان پیرۆز بێ کە لەگەڵماندا بوون لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لە هەموو وتارێکی هەینیدا بینەر و بیسەری وتارەکانمان بوون. دڵمان لەگەڵتانە شانازیتان پێوە دەکەین کە ئێوەی کوردی موسڵمان لە هەر شوێنێک و وڵاتێکی ئەم سەرزەویەدان پابەندن بە ئیسلامەتی و خواناسی و دینداری و ڕێبازی باو و باپیران لە کوردی ڕەسەن. یا ڕەبی هەر لە جەژنا بن هەر لە خۆشیدا بن. پەیامی تایبەتیم هەیە بۆ کوردستانی ڕۆژهەڵات ئەو خۆشەویستانەی لە هەموو شارەکانی کوردستانی ڕۆژهەڵاتەوە بەردەوام دڵیان لەگەڵمانە دێنە مزگەوتمان سەردانمان دەکەن هەواڵمان دەپرسن
یا ڕەبی خوای پەروەردگار موفقتان کە سەربەرزتان کە دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار هەمیشە لە ئێمە و سەرجەم بڕوادارانی ئومەتی محەممەد بکرێتەوە صلی الله عليه وسلم. جژنتان پیرۆز بێ، دڵتان خۆش بێ، سەرستان بەرز بێ، ماڵتان پڕ لە خۆشەویستی بێ. ججنا ججني مسلمانا تقوى بورنا مدانيانا لا باتي نقلوتك لتجاجنا تقوى بورنا مدانيانا لا باتي نقلوتك لتجاجنا